باشە دەبێت لێ بێ جەنابەت بزانی سەرخۆش قسەی زیاد نەکەی کوریا جواب ناداتەوە. بۆ چوە ئاخرەوە ڕاوەستان ئێستا لۆی دەکەم مەشغوڵە یوسف وەڵی واز دەکەم ئەو ژنە خیانەت دەکات دانشەکە دانش برا دانشەکە خیانەت لە من دەکا خیانەت لە من دەکەی لێ ویسفی ئەو ویسفەی خۆشت دەویست لە پاژە هەموو ڕۆماسیەتی خیانەتم لێ دەکەی خیانەت لە من دەکەی ئەوم بای لەم دێ ئەوم بای لەم دێ کامە ڕقەمی بنکەی پۆلیسی نەخۆمان یاڵە ئەلو جەنابی ئەفسەر باشی سکاڵایەکمان هەیە لەسەر ناپاچی و سەرگیری باش ئێستا چێوە دانیشتن دای دانیشتن ڕەختان نەبی ئەتو هەر خەریکی خێوێ بە ئاگات لەو ماڵی نەبی تو ئاگات دەبی هەموو ڕۆژە سەرخۆشم چێوە جەهەندەم دەبڕۆ زۆر شکر چ بکەم لەدەست ئەو برایانە فەرموو قوربان ئەو شەو من لەگەڵ خێزانم نووستم بەیانی هەستان لە ماڵێ نەماوە یعنی چی؟ یعنی خیانەتم لێ دەکا لێک ژووری نووست بووم قوربان ناڵێم لەگەڵی نووست بووم بەزەم لە ژوورێککە نووستم دوایە ئەوە بوو جا بووینەوە کێشەیە بەس دەبی تاقیقەشی تەواوی لێ بکەین ئەو هەروە بە ئاسانی تێناپەڕی قوربان دەبی مافی من وەربگرنەوە ئەمن کەڕامەتم چوو حەیام چوو حورمەتم چوو ئافرەتێک شەوێ بڕوە لەمە بە دوا پێم دەڵێن ژنەکەی ویستی بە دوو کەوتیە نا ئەتۆ ڕقەمی ژنەکەت بنووسە لێرە ئەمە تەلەفۆن لەگەر دەکەین سڵاو ئەڤرێز نادر ئەها قوربان ئەها بێدە دەتوانێت تا بنکەی پۆلیس بێت زۆر باشە چاوەڕێت دەکەین هیچ نییە شتە چیوان نییە دە باشە خواحافیز نەها قوربان بەخۆم و بە دوو برامەوە تەلەفۆنمان لۆ دەکرد لە دوو نێشەوە هەر جوابمان ناداتەوە کو تەلەفۆنی جواب داتەوە یعنی چی یعنی خیانەت ناوان نییە نابێت یەکسەر بڕیار بدەیت دەبی ئێمە لێکۆڵنەوە شتەوا بکەین پاش لێکۆڵنەوەی ئەو زەبە دیار دەکەوی خیانەت کردی یان نا باش قوربان باشە